کۆتاییتان پێنا فێرن لەوەی کە ناوبەناوە دوای 20 ساڵ 30 ساڵ چۆنەڵی کوردستان شتێکی پێ بکەن و کۆتایی پێبێنن بۆیە من داوام ئەوەیە بەڕاستی جەنابتان بەڵامزەکانی بکەیت بەخسەکەم لەوەیە ئێمە لە کوردستاندا بەڕاستی خۆمان خاوەنی وڵات ئازانی هیچ لایەنێک بچووک نییە بەڵکو من یەکشت دەڵێم ئەکید باسی شەخسی نییە باسی سەرنجەکانە بڵێ جەناب ومن أبي كردستان والي كردستان روش هیچ نه کاکا ئەو مشکلە نییە تۆ جەناب مشکلە تۆ بەڕێزی باسی وڵاتی کاکە منیش خۆم بە خاوەنی وڵاتازانم جەنابەت خاوەنی نی ناقەشەی فکرە کاکا هیچ مؤسسەیەکان لەم وڵاتیان نەیشتەوە کاکا هەر جاری پێشوو بوو باسی کوردستان کراوتمان وریای پەرلەمان بن ئەوە پەرلەمان هەڵۆشایە وریای کۆمیسیۆن من کۆمیسیۆن هەڵۆشایەوە وریای ئەنجومەنی محافظە بن فرۆشتان هەڵۆشایەوە کوردستان ئێستا بێ ڕئاسەی حکومەت سەرۆکی حکومەت شاندێکی گەورەی حکومەت بچێتە بەغا داوای 2 دینار بکە کواشکۆ کوامتمانە